گەیلان لوقمان یاریزانی کورد و خەڵکی شاری هەولێر بۆ ئەم وەرزە بۆ یەکەم زار بەشداری خولی نایابی عراقی کرد دوای پەیوەندیکردنی بەیانی کارەبا. گەیلان لە یانەکەی دڵخۆشە چونکە گرنگی پێدەن. هۆکاری گەشتنەکردنی لەگەڵ هەڵبژاردی ئۆلۆمپی عراقیش بۆ قەتەر لە ڕێگەی مایکی پەیامەوە باز دەکات. لەگەر یانی کارەبا دەست پێکەشی باش بوو کە توانیم بچم بۆ یانی کارەبا و دڵی ڕاهێنەران لە خۆم ڕازیکەم و توانیم ئەو شتێک کە ڕاهێنە دەوێت من جێبەجێ بکەم و لە یاریەکان بەڕاستی گرنجش زۆرم پێدەن، ینی ئەساسەش زۆریان لەسرم نە و ئینشاڵە باشترش دەبی و یاریزانی کورد سەبارەت بە یاریزانی کورد لێندەر بەڕاستی ڕێزش زۆر یاریزانی کورد دەگیرێ و هیچ شتێکی وای تێدا نییە کە برێنەوە یاریزانی کووردە لەگەڵ خراپ نیان شتێک لە بە پێچانەوە ڕێزش زۆر دەگیرێ و سەبارەت بە منتەخەب ئۆلۆمپی ئەو کاپتن عەبدوڵغەنیشاد کە تەلەفۆنی بۆ کردم کاپتن مەهدی کەریم گوتی دەمانەوێت بێت بۆ منتەخەب ئۆلۆمپی عێراق و گوتی پاسپۆرت و شتیواشمان بۆ بێنە ئیتحاد کە چوون پاسپۆرت شتیوان برد بۆ ئیتحاد و دوایی فیزەی خەتەرمەتەوە بەڵام کاسی عێراقمان لە پێش ئەو یاریەکە زۆر گرنگ بوو من دەڕێ گوتی من پێویستم بە تۆوە ناتوانم بدنێرم بۆ منتەخەب ئۆلۆمپی.